ئەمڕۆ بە ئامادەبوونی لەتیڤنێروەیی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ستران عەبدوڵڵا بەرپرسی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامی سەرکردایەتی ئیمان ئامێدی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆمیتەی ڕێخستنی بەردەڕاش سیمینارێک لەژێر ناونیشانی ڕۆڵی یەکێتی دوای کۆنگرە و هاوپەیمانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق باس کرا. لەلایەن لەتیڤنێروەیی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وتارێک پێشکەش بە ئامادەبووان کرا. بانگەوازی دیموکراسی و مافی مرۆڤ و ئاشتی و ئاوەدانی هەبێتن یەکێتی لەوەیە و لەوێ دەبێتن و گەرمی خەبات و لە کوردستان لەوێ گەرمتر دەبێتن بەدەنگدانتان بۆ یەکێتی و بۆ خاتون ئیمان لێناگرنگدارەکانمان لە بادنان بێتە بڕین ئەو کار دەبینە دەسەڵات و جونکە سەرکیەکانی ئەنجومەنی وەزیران بەدەستدەگرین جونکە سەرکیەکانی داینەمۆی بەڕێوەبردننی حکوومەتی هەرێمی کوردستانە دەکەوتە دەست یەکێتی. بابەتەکە گرنگە لەبەرەوە ئێمە قسە لەسەر هاوپەیمانەتێک دەکەین لە نێوان دوو هێزدا کە بوو ماوەی 12 ساڵە ئەم دوو هێزە واتە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ڕکابەریەکی تونند لە نێوان ئەم دوو هێزەدا هەبوو. هەمیشە گەشەکردنی لایەنێک لەسەر حسابی گەشەکردنی لایەنەکەی دیکە بووە. ئەمڕۆ ئێمە بڕیارماندا هاوپەیمانەتێک پێک بینین پێکەوە وەکو یەک لیست بەشداری هەڵبژاردن بکەین. بێگومان ئەمە هەنگاوێکی یەکجار گرنگە کاریگەری خۆی دەبێت لە دەبەری کەسێک لەسەر ئاسی هەموو کوردستان لە ناوچە دابڕێنراوەکان و لە بەغداد. ستران عەبدوڵڵا باس لە ڕۆلی گرنگی یەکێتی و هاوپەیمانی بزوتنەوەی گۆڕان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کرد. بزوتنەوەی گۆڕان و یەکێتیش مەقسەن لە یەک مەنبەع لەسەر بەخەبار و لە چەند ساڵی ڕابردوو نەیانتوانی یەکتری بەزێنن بەڵکو بوو بە زەعیف بووە زۆر ئەڤاردوولا و بەنەتیجە ستایلی سیاسی یەکێتی مەقسەن پاشەکشەی کرد. ئێمە دەبێت لەو چاوەوە لەو نەوە سەیرکەین. جارە پێش هەموو شتێک سەیداڕۆنی کردەوە یعنی نەیەکێتی دەنگی گۆڕانخواانە گۆڕان دەنگی یەکێتیخوا و نە حتا یەکەکانی دیکەش دەنگی یەکێتیەکە. ئەم تەفاهماتانە و ئەو ڕێکەوتنە بۆ ئەوەیە کە تۆ پێکەوە هێزی خۆت کۆکەیتەوە. ئامانج لەم سیمینارەیە گرنگی ڕۆلی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی بزوتنەوەی گۆڕان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کرا. محەممەد جەلیل کەناڵی بادینان بەردەڕاش.